بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. هر شو لخدمت دیشک لهاوڵانە ژیانمان بەسەر بردووە، لە خزمەت ئەو هاوڵە ئامۆژگاریەکی کردوین و ئێمەش بەڕۆح گوێمە لە ئامۆژگارەکەی گرتووە. ئەم شەو سێ هاوڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە کورتی سێ ئامۆژگاریان باسەکە. یەکەمین دانیان سعدی کوڕی ئەبی وەقاسە کە خاڵی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم، یەکە لە هاوڵە زۆر گەورە و قائیدە زۆر گەورەکانی سەرخستنی ئیسلام. جارێکیان لە نێوان ئەو خالیدی کوڕی وەلیدا کێشەیەک دروستە بێ، هەنێ دەمەقاڵە لە بینیانە ڕوئەدا، هەنێ دەمەقاڵە لە بینی سعدی کوڕی ئەبی وەقاس لەگەڵ خالیدی کوڕی وەلیدا. ئەم دەمەقاڵەیە وهای لێیە دەوروبەرەکان ئەزانن، هەردووکیان جەماوەری خۆیان هەیە، هەردووکیان خەڵکێک تەئیدیانەکە. کەسێک هەڵسایەوە ویستی قسە بە خالیدی کوڕی وەلید بڵێ، فەرمووی ماه بێدەنگ بە، إنما بيننا لم يبلغ ديننا. ئەوەی کە لە نێوان ئێمە ڕوویداوە نەگەیشتوێتە حەدی دین تا بەرامبەرەکەمان پێ با بڵێن نادین بێتەوە و قسەیەکی بەرامبەرکەین یا شتێک بڵێن. ئەبەدەن دیقەتی ئەمە بدەن، ئەم کەلیماتانەی ئەم پیاوە گەورەیە سعدی کوڕی ئەبی وەقاس سەری ئەم ئامۆژگاریە گەورەکە. ئێمە لە بین یەکترا زۆر کێشەمان بۆ دروستە بێ، دوعات لەگەڵ یەکترە، مەلاکان لەگەڵ یەکترە، شێخەکان لەگەڵ یەکترە، موسڵمانان لەگەڵ یەکترە. نابێ بگاتە حەدی ئەوەی تەکفیر و تەفسیق و قسەوتن بە یەکتر، نابێ بگاتەوە حەدە ئەبەدەن. سەری ئیمامی ئەحمەد کەن ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئیمامی ئەحمەد ڕۆژە تەڵەبەکانی ئەگەڕێنەوە بۆ لای، ئەڵێ وە لەکوێ بوون ئەمڕۆ دیار نەبوون؟ ئەڵێن وەڵا لە خزمەت فڵانە شێخا بوون، حەدیثی بۆ ئەخوێندینەوە. فرمي اكتبوا عنه هر حديثك يود يكسر بينوسن فإنه شيخ صالح بياك زوز الصالحة. أوانش طلبة كان عجائب يعني لهات وتيان أي إمام إنه يطعن عليك قسل سر توأك طعن لتوأدا بخرافة باسي توأك. فرموي فأي شيء حيلتي أمن تشيبكم كباسمك شيخ صالح بياك زور صالحة، ولكن بولي بي خوي قرا ابتلاء كردو تاقيه كاتو بمن ليقرن اي ولا انا خوي بو خوي مادام بيايك صالحه برون حديثه كان لبنوسن خزمتي كان لبردم يابن. ام قصي سعد كري ابي وقاص ام كلماتان امام احمد بو اما زور قرنق امره، اما امره انواع خلاف لبين ما ندرس به. هندجار خلاف لسد دين ايش دروس به، او ان شافعيه او ان حنفيه او ان احمد، يعني كيف نوعك لنوع كان حتى لمسائل اعتقادها هندجار كسك اعتقادك بالشوازك كسي يكتر شوازي كتر آية أما أجاتا أويك إما شو الله يكتر هالكيرشين نخير سيري أصحاب كان شون ما ملا لقال يكتر أجن قد نايل اختلاف كان يعني بقاتا أستي أويك لبناي الدين ولا يكتر بدن أو هاولي كم هاولي دوم هاولي كبرزة كبيغمري خوا صلى الله عليه وآله وسلم جارك هاولان بنيان بدارك هالقرا قاچی زۆر باریک بوو قاچی ئەوەنە قاچی باریک بوو هاوڵان دەستیان کرد بە پێکەنین کە قاچیان بینی ئەوەندە قاچەکانی باریک بوون. خۆشەویست فەرمووی ئەو بەچی پێ ئەکەن؟ بە قاچی عەبدوڵڵای کوڕی مەسعود پێ ئەکەن، بەخوا قاچەکانی ئەوەندە قورسن لای خوا لە کێوی ئوحود قورسترن. یەکەمین کەس کە جەهری بە قورئان کردووە لە پەنای کەعبە، ئەو هەموو مشرکینی قوڕەش لیان دا و عەزیەتی بوو چی ئەم پیاوە باز ضعیف و زۆر باریکەڵە بێ لای خوا زۆر بەقیمەتە زۆر قورسە. ئەم پیاوە گەورەیە ئامۆژگارێکی زۆر گەورەمانەکە. ئەفەرمێ لەو سەخیرت من کەلب، ئەگەر گاڵتە بکەم بە سەگێک خەشیت ئەن ئوحەویلە کەلبەن، ئەترسم خۆم بمە سەگ. تەسەوور کرد گاڵتە ئەگەر بە سەگێ بکەم ئەترسم خۆم ببمە سەگ. ئەبەدەن ئینسانی موسڵمان گاڵتە بە هیچ شتێک ناکە، بە هیچ کەسێک ناکە، بە هیچ نەقسێک ناکە. ئەمڕۆ زەمانێکە هەوڵ ئەدا ئیعلام دائیمە فێری گاڵتەتکە بە بەرامبەرەکان. ئەبێ ئەمە زۆر خۆڕاگەر بین، بەتایبەتی گەنج و شەبابمان. ئەبەدەن پیرێ ئەبینی گەورەیەک ئەبینی احترام لەناو ئومەتی ئیسلامیە زۆر گەورەیە. کەسێکی نوقسان ئەبینی، شتێکی نوقسان ئەبینی، ئەبەدەن ڕۆژێک لە ڕۆژان گاڵتەکردن جۆرێک لە جۆرەکان ئیستیهزا
مەسخەرەکردن ئەبەدەن ئەمە لە صفاتی ئینسانی مسلمان نییە. و ئەم قاعدەی ئیبن مەسعودتان زۆر ئاگا لێ بێ، هەر شتێک تەعنەدا لە خەڵک بەو شتە خوا ئیبتیلاتەکە بە عینی ئەو شتە. یعنی لەوە چێ بەیانی تۆ مسلمانە ببینی گوناهێکی کردووە گاڵتەی پێ نەکەی، خۆت تووشی ئەو گوناهە ئەبی. مسلمانە بێ نوقسانێکی هەیە قەت گاڵتەی پێ نەکەی، ممکنە خۆت تووشی ئەو نوقسانیە ببی. ئەمە قاعدەیەکی ابن مەسعودە زۆر گەورەی ئەم قاعدە لە مەفهومی دینەوە وەرگیراوە. ئینسان الجەزاء من جنس العمل عرضم کردن یاساکانی خوا بەپێی چییە؟ بەپێی کردەوەکانە. بۆ نمونە کەسێک من بنا لله مسجدا بنا الله له بيتا في الجنة، تۆ ماڵ بۆ خوا دروستە، هێش ماڵ بۆ تۆ دروستەکە. دائیما ئەم شتانە زۆر زۆرن لە شەریعەتە. بۆیە ئەبێ زۆر ئاگاد لەم قاعدەیە بێ، گاڵتە بە هیچ عەبدێ لە عەبدەکانی خوا لەسەر زەویانەکەی نەبادا ڕۆژە لە ڕۆژان تۆ بیتە ئەو شتە و خەڵک گاڵتەت پێ بکە. سێهەمین دانەکە ئەچینە خزمەتی حوذەیفەی کوڕی یەمان، صاحبی سری پێغەمبەرە صلی الله عليه وسلم. هەرچی نهێنی خۆشەویستە ناوی منافقەکانەوە هەمووی لای ئەوە، هەرچی ئەم فیتەنانەی کە ئەمڕۆ ڕوئەدا هەمووی لە ئەحادیثەکانی ئەوە تەواجودی هەیە، ئەیبینین ئەیخوێنینەوە لە خزمەتی ئەبین. حوذەیفەی کوڕی یەمان یەکێکە لە کیباری زانەکانی ئەصحاب، کەلیماتەکانی گەوهرێکی زۆر گەورن. ئەفەرمێ خالص المؤمن، لەگەڵ ئیماندارە زۆر بە مخلصی مامەڵەکە، فرت و فێڵ و خیانەت و ئەمە نابێت لە بینی مسلمانان ئەبەدەن هەبێ. سەری ئەمڕۆ مەکەن جاری وهەیە ڕقمان لە یەکە بێ، جاری غەیبەتی یەکتر ئەکەین، قسە بەرامبەر بە یەکتر، ئەمە صفەتی ئیمان نییە. ئەهلی ئیمان ئەم صفەتانی لێ ناوەشێتەوە. خالص المؤمن بە ئیخلاسەوە لەگەڵ ئیماندارانە مامەڵەکە، بە ئیخلاسەوە خۆشی ئەون. ئەفەرمێ وخالط الكافر، بە ئیخلاسەوە لەگەڵ ئیماندارە مامەڵەکە، مەچۆ تێکەڵاوی نەکەی لەگەڵ کافرە، بڕۆ تێکەڵاوی بکە لەگەڵ کافریش. ئەمە کەلیمەی دووەمیشی بۆ ئێمە زۆر گرنگە. ئێمە زۆر کات ئەمڕۆ محاولەی کەسێ بێدینە گوناهبارە هەموو خۆمانی لێ دوورەخێنەوە، کورە تۆ زیاتر ضروری بۆ بچیتە لای گوناهبارەکە، لەعەل ئەیجێڕیتەوە، لەعەل کەلیمەیەکی خەیری پێ ئەڵێی. حتى كافر بكافري خوي أنا في غمري خوا صلى الله عليه وآله وسلم نأتوا مالي مشرك، نأتوا مالي يهودي، ناني لقلا نأخواردن هولي لقلا نأدان. أمر إما أهل دين لأنه دائرة داخرة وهر خوما نخوانينه. أمان أومان أبيني أومان أبيني كسك من جناه بار بيتر كس من ناتشين بلايا. أخويا سيكك ما توشي جناه بيتر أو عيتر ما حوما لي دورة كوينه. أما صفتي إيمانية، إما زۆر بە ئیخلاسەوە لەگەڵ ئیماندارانە مامەڵەکەن. ئەگەر کەسێکی چاک بوو دوعای تەوفیقی زیاتری بۆ ئەکەین، کەسێکی خراپ بوو دوعای هیدایەتی بۆ ئەکەین، داوا ئەکەین کە خوای گەورە ئیلاهی ئەم برایەم تووشی ئەم غەڵەتە بووە، ئیلاهی هیدایەتی بدە، ڕێنمووی بکە، احتیمالە عوزرێکی هەبێت تووشە بێ، عوزرەکانی بۆ چارەسەر کە ئیلاهی. بڕوا ئەکەن لە کوتوبی داوایە ئەفەرمێ ئەگەر دۆسێکت هەبوو تووشی هەڵەیە کات تاوانێک کات چۆن مامەڵەی لەگەڵاک فەرمی بڕۆ شەوێک شەو نوێژ کە لە پێناوی براکەتە. ئەمە صفاتی ئێمە، ئەمە ئیخلاسە لەگەڵ یەکترە. کەسێکمان تووشی هەڵە هاتین ئیتر گروپێکە، کۆمەڵێکە، نەفەرێکە، کورە ئیمان ئەبەو شێوازە مامەڵەی ئەمڕۆ نییە. ئەم فەیسبوک و مەزبوکە ئێمە خەریکە تێکەدا بەسەر یەکە. کورە ئیماندار ئەبێ لەگەڵ ئیماندار زۆر مخلص بێ، ئەبێ وەکو یەک جەستە ئاوا بێ. اینجا ئومەتی ئیسلامی هەڵەسێتەوە. هەمیشە من ئەو شتانە ئەبینم مسلمان لەسەر مسلمانێکتر قسە ئەکا شتێک غەم لێکشتە خۆم لە مسلمانەکان ناخۆم، ئینشاءڵڵا خوا لە هەمویان ئەبورێ. تەنها غەم لەوە ئەخۆم ئومەتی ئیسلامی تەخیر ئەبێ لە هەستانەوەی، چۆ کاتی هەستانەوە کاتێکی زۆر ناسکە، ئەبێ هەمووی خۆی تۆکمە کردبێ. ئەمە ئامۆژگاری دووەم، خالص المؤمن وخالط الكافر ودينك لا تكلمنه. لەگەڵ ئەوە تێکەڵ بە کافران ئەبێ ئاگال لە دینە بێ، ئەبێ شەعیرەی دینی خۆتە پاراست بێ، نەک لەگەڵ کافرە ئیتر کافر تۆ ڕاکێشێ، نا نەهێڵی یەک کەلەبەری بچووک لە دین تا دروست بێ، تند بە لەگەڵ دینداری خۆتە، لەگەڵ ئەوەشە مامەڵەکە، لەگەڵ کافرێکە هەڵسو کەوتەکەی مامەڵەک، لەعەلە خۆی گەورە بەهۆی کەلیمەیەکی تۆ هیدایەتیەدا، بەهۆی دوعایەکی تۆوە. ئەزانن ئێمە یەکێک لە شتەکان کە لە یادمان کردو ئەمڕۆ چۆن دوعا بۆ تاوانباری مسلمان ناکەین، دوعا بۆ کافریش ناکەین. وەڵڵی هەر کافرێکە بینی ئەبێ سوژدەبەری خۆیە هیدایەتی بە، بیکە بە جوندی دینەکەت، حتا بەهێزتر بوو تۆ دوعای زیاتری بۆ بکە. خياركم في الجاهلية خياركم في الإسلام. پیغمبر صلى الله عليه وسلم فرمي أو كستان لجاهليتها زور بقوة به، لكفرها زور بقوة به، بو خواك مسلمان بو كسي زور چاك درسي.
زۆر ئازاد دەرەچێت زۆر پیاو دەرەچێت زۆر خزمەتکار دەرەچێت چونکە لەوێ چەشتوویەتی زەحمەتی کوفری چەشتووە ئێمە لە هەڵەبجە دیندار و غەیرەدین پێکەوەین هاواریەکانی لێن کاکەیەکانی لێن یەزیدەکانی لێن ئیتر هەر ناوێکیان لێ بنێن تەسەوور کە ئێمە چۆن مامەڵە ئەکەین لەگەڵ یەکتر ئایا ئێمە مخالەتەیان ئەکەین ئایا ئێمە دوعای خێری هیدایەتیان بۆ ئەکەین ئایا ئێمە هەوڵ ئەدەین لەگەڵیانە یان هەر یەکەمە لە ماڵی خۆی دانیشتووە لە دوورەوە کەسمان نەبادا نەوەکو یەکێک ڕسمم بگرێت لە فەیسبووکە دابەزێنێ ئابڕۆم چی کورە ئومەتی ئیسلامی گەنجەکانی ئەوانین لێیان بترسین بڵێن وەڵام مەچۆ بۆ ئێوە مەچۆ بۆ ئێوە بچۆ کام شوێن زۆر خراپە بچۆ داوای خۆتی تیاکە بانگەوازی خۆتی تیاکە کام ڕەفیقت زۆر لارە بچۆ لەگەڵ یا ڕێکی کەرەوە تەسەوورکەن ئەگەر کەسێک بێت یەک کەس هەزار گوناهی هەبێ هەزار گوناه بەهۆی ڕەفاقەتی تۆوە بوو بە 999 باشە یەک دانەی کەمی کرد یەک دانە لای خۆ ئەجری تۆ زۆر گەورەی یەک گوناهە لەسەر زەویە کەم کردەوە عەبدێک لە عەبدەکانە لە گوناهێ پاراز یەک عیسیان کەم بوویەوە بەرەکەتی خۆ ئەلەوایە چونکە داوە بانگەواز مەرج نییە لە 100 کەسەکە تۆ بتوانی بێنی لە یەک گوناه کەمت کردەوە بەس داستانی زۆر هەن لە فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه و آله وسلم لەسەر داوە و بانگەواز و کارکردن بەڵام زۆر گرنگە ئەمەندە شانازی بە دینی خۆتەوە بکەی یەک کە لەبەری تێنەکەی وەکو حوذەیفە کوڕی یەمان صاحبی سری پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەڵێ کەئەنەما ئەم کەلیماتانەی متەجیهە بەرەو ئێمە بۆ ئەمڕۆ کە ئاگامان لێبێ لەگەڵ خۆمانە زۆر مخلص بین مامەڵە لەگەڵ غەیری خۆمانە بکەین بە هیچ شێوازێ لەسەر دینمان تەنازل نەکەین ئەمسێ هاوڵە بەڕێزە سعدی کوڕی ئەبی وەقاس و ئیبن مەسعود و حوذەیفەی کوڕی یەمان هەرسێکیان دڵی ئینسان ئەو ئەدەن کەلیماتەکانیان کەلیماتیان زۆرە ئینسان کە لە خزمەتیانە ئەوەسێ وەڵاهی شەرمەکە ئەم کەلیماتانە لە زمانانێکەوە دەرچووە پێغەمبەر صلی الله علیه وسلم سەری ئەو لێوانەی کردووە لێوی سعدی کوڕی ئەبی وەقاسی بینیوە لێوی ئیبن مەسعودی بینی و عەبدوڵڵای کوڕی مەسعود لێوی حوذەیفەی کوڕی یەمانی بینیوە و ئێمەش ئەم شەو بەڕۆح لە خزمەت لێوی ئەمانە دانیشتین لەعل رب العالمین ئەم کەلیماتانەی ئەوان بکاتە مای خێر و بەرەکەت و ڕەحمەت و بەسەرمانە دە ببارێنێ خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم کەلیماتانە بکەرە نور و ڕووناکی بۆ ژیانمان خوای گیان ئەم کەلیماتانە بکەرە نور و ڕووناکی لەناو گۆڕەکانمانە إلهي أم كلماتنا بكر نور روناكي لصحي محشر معنا خوای جان داوال لي أكين بناوي جوانت وصفتي برز باسم عظمت إما لها ناسكاني كوتاي رمضان هانا من هنا وبولايتو أمشوج لطفة لقلا كردين إلهي خوما لخوما زران هاتي المال لمالكاني توما رونا كردوا آودان كردوا كوتاي ختمك من كرد لخزمتي دعاي ختمك دانشتين إلهي ئەم شەو بکەرەمایی شەوێکی زۆر گەورە لە ژیانی ئێمە تەغییرێکی زۆر گەورە لە حیاتی ئێمە پێی دروستکە تو گەورەی خۆت چۆن ئەم شەوە ناسکانەمان ئاوە هەر هەموو زیندوو کردەوە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت بە کەڕەمی خۆت ئاوە هەموو شەوەکانی ژیانمان ڕووناکەرەوە یا رب العالمین ئیلاهی لە کەسانی غافڵ حسابمان مەکە لو كسان حساب من كك هميشه ذكري تو أكن هميشه يادي تو أكن هميشه لقل تويان ضليان لقل دينك تو يا إلهي داوال لي أكين بناوي جواند بصفتي برز باسم عظمت كرمي خود بسر معنا ببارنا عفوي خود بسر معنا ببارنا بخوا پروردگارا تو زور برحمي تو زور كريمي أون دي إيم رحم كرمي تو من خين بيتوا إلهي هج عبد العبد كان مأيوسناكي بخوا پروردگارا أهلي گناه أجر دز برز كنا وتدعى ننجيرا أكي أي أهل طاعته مزجوت مالكت لشوك ولكوتاي شوا أجر هاوار كان شون جوابيان أديتوا ديا إلهي محروم من مكل الشوكاني قدر إلهي محروم من مكل اللي خشبوني خود محروم من مكل لوانيك عتقيان أكيتو آزاديان أكي لا أجر تو گەورەی خۆت خوایە هەرچی گوناهێ کردومان عەفومان کە پەروەردگارە گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە گوناهێ نەمان زانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و هەر بەردەوام بووین لەسەری عەفومان کە بەخوا پەروەردگارە ئێمە بەدڵ ئەمانەوێ عەبدێکی زۆر ساڵحی تۆ بین ئەمانەوێ دوور بین لە گوناه ئەمانەوێ زۆر وەلیەک بین لە ئەولیاکانی تۆ قەریب بین لە تۆ بەڵام پەروەردگارە أو النفس بدمان للايك أو الشياطين إنس جن للايك زوريان بوهناوين لناو جناها كان جوزاوين أزانين كتو هرتو عبد كان لناو جناها كان درأكي ديتو جوري خود
وا دڵی خۆمان ئەسپێرین بە تۆ لە گوناهەکان ڕزگارمان کە گوناه لە پێش چاومان ناشرین کە دڵمان پڕ لە تاعەت کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین خۆشەویستی خۆت لە دڵمانە بچەسپێنە ئیمان و عەقیدەمان ساغ کە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی داوات لێ ئەکەین خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دڵمانە جێگیر کە ئیلاهی داوات لێ ئەکەین محەبەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم لە دڵمانە زیاتر کە محەبەتی دینەکەت لە دڵمانە گەشەدارتر کە ئیلاهی داوات لێ ئەکەین لەم کوردستانەی ئێمە دینداری لە برەوێکی زۆر باشایە خۆیان بەرەکەت بەسەر دینداریمانە ببارێنە بەرەکەت بەسەر خواناسیمانە ببارێنە بەرەکەت بەسەر میحراب و منبەری مزگەوتەکانمانە ببارێنە بەرەکەت بەسەر مامۆسایانی ئاینیە ببارێنە بەرەکەت بەسەر بانخوازەکانە ببارێنە ئیلاهی داوات لێ ئەکەین بمانکەرە سەبەبی خەیرێکی زۆر گەورە یا رب العالمین دڵمان پەیوەستکە بەیەکەوە اختلاف لە بینمانە مەهێڵە كلماتكان يك خيا رب العالمين مالكان من يك خيا أكرم الأكرمين إلهي همشتي لايتو آسانا أجرشي أمر الظلمان دور بي ليكوا بلان بخوا پروردگارا لبيني كافونون كاتو أتواني ظلمان يك خي إلهي ظلمان يك خ بهزمان كسركو تمان ك يا إلهي داوال لي أكين بديني لمولاتي إما ناشرين ك علمانيد لمولاتي إما ناشرين ك إلهي داوال لي أكين برحمته بزي خود بكرمي خود هدايتي هرهم من بدا يكز لب ملتي إما خوا جان بديني نروى خوا هدايتي هم من بدا إلهي إصلاحي حال من ك إصلاحي كان كان الراجان دن من ك يا إلهي داوال لي أكين برحمته بزي خود دسي كفر لمولاتي إما ببرا إلهي دسي يهود ونصارى لمولاتي إما ببرا إلهي دسي شيعة لمولاتي إما ببرا إلهي داوال لي أكين برحمته بزي خود دسي كافران وفعل كافران لمولاتي إما ببرا إلهي هدايتي جنجكان من بدا بخوا پروردگارا گنجکان من زور حزیان بدین داریه او کافر سریان لتیگدا الهی تو هدایتیان بده تو رنمایان بک تو سرپرشتیان که یا اکرم الاکرمین خوای جان حیا او حرمتی افرتان من زیاد که حجاب لدلیانا شیرین که الهی حجاب لدلی کشانی ام ملتی اما شیرین که الهی دعوت لی اکین حجاب زور گورک لملاتی اما الهی چون بدینید ناشرین کردو الهی سفوری ناشرین که یا رب العالمین لدلی کشان مانا الهی دعوت لی اکین حجاب و پشتی کی جوان شیرین که یا رب العالمین الهی تو خود صاحب دینکی بخوا پروردگارا اما زور کم و کریمان هوا لخدمت دینکتا هانا بولاي تو اهينين زليلي خومن بولاي تو برزكينوا تو قوري خدتو ورا بهانا منوا امتي بيغمبر صلى الله عليه وسلم لشكستا امرو الهي ورا بهانا منوا برز من كروا قدر من زياد كرفعت من بدري هيزي جهان بخروا تشنج من يا رب العالمين الهي عدالتي خد بأيما بسبيرا ولا سرزويا يا اكرم الاكرمين خويان لت ابارين ولت الالين لقناه دايكو باكمان ببورة يا رب العالمين أو دايكو باكاني لجيانا ماون أو دايكو باكاني لجيانا نماون إلهي إمهانا بولايتو إهنين لقناه ببورة يا رب العالمين درجاتي برسكر ويا أكرم الأكرمين لقناه براو خشكان من ببورة لقناه خزم كسكار من ببورة لقناه خزان وهاوسر ومنال وشمن تاروجي قيامة ببورة إلهي داواد لأكين لقناه ما وصوق كتابي من ببورة إلهي داواد لأكين هركز بياوتيكي لقلا كردون لهمو عمر بان أخوة لقناه ببورة هركز ما فيكي بسر مانوي لقناه ببورة هركز ما فمان بسر ويتي خوة لقناه ببورة خوة إما بدل أمتي بيغمر صلى الله عليه وسلم آزادكين تو قوري خوش تو آزاد من كي يا رب العالمين خواه اما بمبيد صلاتي وبكالكي خومن هركز ما فيكي هبه للاي اما يا الهي ما فيكي هبه ولبردسي اما باما اي بورين دي خواه جان توش بقوري خود بمن بوري يا رب العالمين الهي بخوا امانه بدلهاتنا تحضوريتو بخوا ام عبداني كلير حضوريان هي امانه السجد نابا تنها بوتو نبي بخوا الهي امانه الركوع نابا تنها لحضوريتو يا نبي أما ندسي الزليلي دعاء برزناكنا وتنهى لبيناوي تويا نبي إلهي أما نهمو ينشاءت من ينهنا وكلمة توحيد ينوتوا ديا إلهي داوال لي أكين برحمتي خود بكرمي خود دعاء كان ينقبولك إلهي دعاء كان ينقبولك إلهي لا يخود وريان قرا إلهي داوال لي أكين لما لئي على ناويان بينا لخزمتي بيغمبر صلى الله عليه وسلم ناويان بينا زاني عفو منك إلهي جناهنا من زانك هركز لهمو جيان مانا بياوتيكي لقلا كلن خوئ لجناهيان ببورة أو يبير مانا أو يبير مان نية إلهي لجناهي هميان ببورة إلهي أو مسلمانك إما لهمو جيان مانا ظلمك من لي كردوا آقام من لي نية بير مان كردوا بير مان نكردوا
إلهي لقناهي هميان ببوري يا رب العالمين. خوايا هر مسلمان ظلمي ليكردوين لهم دعاء بدسمانا وماوا إلهي هاوار بول أيتو إهنين أم أمتي إسلامي بخير وسرقات شكاني خوي يا رب العالمين. لم زلة قور الرزقار مانك يا أكرم الأكرمين. نجاة من بلدسي يهود ونصارى يا أكرم الأكرمين. بخوا پروردگار أمر لجهانا مسلمانك زور لزحمتيان إما تارد يا إلهي حزب آراميك أكين زور مسلمان هي كنا آراما زور مسلمان هي لزحمتيا يا إلهي داوان لي أكين بالرحمة يخود ببزي يخود بكرم يخود رحمة بأمتي في غمر بك صلى الله عليه وسلم. إلهي داوان لي أكين بكرم ورحمتي خود يا رب العالمين. أمة بخير وسرقات شكاني خوي السيادة وقيادة جهاني ببخشر وعدالتي خود بأيام برباك يا رب العالمين. خو إلهي كأم دعاءكين أزانين خو من شايستنين بلان بخو أزانين توزور شايستي يا رب العالمين. تو خود أتواني لشوروجك ضلمان يكخي تو خود أتواني لشوروجك سيادة وقيادة من بو بجاريتوا دي إلهي بم نازي بكسي وبم فقيري والزليلي والرجالي خومان هاوار بولاي تو برزكينوا أزانين تو رحمة برامبر بفقيرة كان أجولي إلهي هاوار بولاي تو إهنين بفقري أمتي إسلامي يا إلهي أمتك سرخروا يا رب العالمين. درجة كاني خير بسلمان أبكروا يا أكرم الأكرمين. تو قوري خود قبول مانك تو قوري خود قبول مانك تو قوري خود قبول مانك. پروردگار ام دعاینا من قبولك خوای ام دعاینا من قبولك خوای ام دعاینا من قبولك. إلهي ام ایمان دارانه هاتون تمالی تو پروردگار هر چی ایانی بود دنیا و آخرتیان پیان عطاک تو قوري خود پیان عطاک تو زور دوله من دو ایم زور هجار هاتون تقل درجاي دولة من دي كريم أدين أزهرين درجة لكزدان أخا تو قوري خود درجاج لإمام دامخ دعاء كان من قبولك خوء دعاء كان من قبولك خوء دعاء كان من قبولك حسني أم دنيا أو دنيا من بي عطاك تو قوري خود خوء دعوات لأكين برحمتي خود بكرمي خود بقوري خود بلطفي خود بحليميتي خود يا إلهي دعوات لأكين درجة كان خير بسلمان بكروا يا أكرم الأكرمين. آمين آمين والحمد لله رب العالمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خوي قول لقناه من الشيء أجبوري خوي لمن قبولك